یاسای مافی بەدەستهێنانی زانیاری لە هەرێمی کوردستان لە ساڵی 2013ەوە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە پەسەند کراوە، بەڵام تا ئێستا ئەو یاسایە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. بۆ ئەوەش ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کۆنفرانسێکیان بە ئامانجی دیاریکردنی هۆکارەکانی جێبەجێ نەکردنی ئەو یاسایە ڕێخست. چالاکوانێکی کۆمەڵی مەدەنیش ئاماژە بۆ دەکات یاساکە لە ئێستادا لە حاڵەتێکی خراپدایە و سڕ کراوە لەلایەن حکومەتەوە، چونکە ئامادە نیە ڕێنمایی یاساکە بڵاو بکاتەوە. ئەم یاسایە بەر لەوەی پەیوەندیدار بێ بە ڕۆژنامەنووسان پەیوەندیدارە بە هەموو کۆمەڵانی خەڵک، پەیوەندی بە ژیانی هەمومانە، هەر تاکێک لە کۆمەلگاوە هەیە چونکە پەیوەندیدارە بە مەسەلەی داتا و زانیاری. گرنگی هەستاری ئەم یاسایە وای کردووە ڕەوشی ئێستای هەرێم و ناوچەکەش پێم وایە جۆرە لە زۆرەکان وای کردو یاساکە تاخیر بکرێ، ڕێنمایی بۆ دەرنەکرێ و ئیرادەیەکی بەهێزی نەبووە لە پاڵەوەدا، چونکە ئەمەوا دەکە هەوڵاتیان بتوانن سکاڵا بکەن لە ڕووی قانونیەوە زۆر لە پاڵپشتی وەربگرن ڕۆژنامەنووسان، میدیاکاران و توێژەران. دەستەی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان کە تایبەتمەندە بە دەرکردنی ڕێنمایەکانی جێبەجێکردنی ئەو یاسایە دەڵێت ڕێنمایەکانی جێبەجێکردنی ئەو یاسایە لەلایەن دەستەی مافی مرۆڤ بۆ دەرکراوە و لە ئێستادا ئامادەیە. ئەوەش دەخاتە ڕوو هۆکاری بڵاونەکردنەوەی لە ڕۆژنامەی وەقایعی کوردستان دەگەڕێتەوە بۆ ئەو دۆخەی کە بەسەر هەرێمی کوردستان هات لە ڕووی دارایی و شەڕی داعشەوە. لە نێوان ئێمە ئەنجومەنی وەزیرانی ڕێنماییەکانم تەواو کراوە و ئامادە کراوە و ئێمە دەزانین کە کابینی ڕابردوو کۆمەڵێک ئیشکالی هەبوو، جەنابتان ئاگادار بوون کە نەمانەوێت بچینەوە سەر ئەم بابەتە، بەڵام ئێمە دڵنیان لەوەی کە لەم کابینەیە و هیواداریشین کە ئەم یاسایە بێتە بواری جێبەجێکردن. بۆیە ئێستا ناتوانانی گلەی لە هیچ دام و دەستگا و وەزارەتێک بکەی بۆی کەم یاسایان جێبەجێ نەکردووە، چونکە یاساکە جێبەجێ نەکراوە، نەک ئەم وەزارەتانە جێبەجێیان نەکردووە، یاساکە ناتوێتە بواری جێبەجێکردن. وەک لە یاسای مافی بەدەستهێنانی زانیاریدا هاتووە، دەبوایە دوای 90 ڕۆژ لە پەسەندکردنی یاساکە و دوای دەرکردنی ڕێنمایی بچێتە بواری جێبەجێکردنەوە و لەسەر جەم دەستگا و دامزراوەکانی حکومەتیش هۆبەیەکی تایبەت بکرێتەوە بۆ پێدانی زانیاری. لەگەڵ ئەوەشدا 6 مانگ جارێک دەستگا و دامزراوەکانی حکومەت زانیاری لەسەر کاری وزارەتەکانیان بڵاو بکەنەوە. سیرۆ حوسێن، کورسان نیوز، هەولێر.